کاملا کام باز لجنگی دکن درس رابطه باز من لجنگی که چه پیمانداره تو جنگی تیا محسا جنگی آوشونی کلیدش دست خوش مردیم جنگی آوشونی کلیدش کات آوشونی عملی دژین لگر دورو بر من پیدا بودریت جنگی ای آفرین چه ببینید جنگی لت پیدار باقسانی جنگی لت پیدا محسا آو هوا پیدا جنگی لت پیدا آفرین دیگه جنگی خوام خوش بود بله بوده تا استعمال چنده چه پیدا جنگی جنگی طبخانه آفرین خوب مطبخانه جنگی مکتب خوام خواهم بگیریم جنگی طبخانه خوب خواهم بگیریم نبشتی فريدين آفرین بارا بازی لبینی جنگی پاک بید یلا همو تان لگریم بنو گروپا کن لجنگی پاک تندرستی من باشا دتوانیم بباشی هناسب ده دل من خوش بید شوینی چی آرامه دتوانیم بباشی بید کنو بباشی یادی کن بباشی درسکان ما بخوریم بلام لجنگی پید جنگی چی ناتندرسته نتوانیم بباشی هناسب ده شوینکه دوکلاویه پیسا نازیجیره ناتندرسته بلام اگر بیتو سید رسمکان لجنگی پاک روبری سوزایی زوره دارو درخت زوره لجنگی پاک راسا؟ بله لجنگی پاک روبری سوزایی زوره بلام لجنگی پیز روبری سوزایی کما یاخد هرنیه لجنگی طبعا لجنگی پاک تمانه آوکان پاکا تندرسته بلام لجنگی پیز آوکان ناتندرسته بوني ديتن ونيا أفر نسا ما كمالا قوينا مالكنا جروبا هذيك لو دديني جروبا كان لو وين أنا كمالا قويني تدالبهم دياري تنبزان إجينجي باكا يعني إجينجي بيسا جنگی کپیسه چونکه؟ سبلاکاتی دکنه کادا جنگی کپیسه دکنه چند داره؟ جنگی ای آفرین دست خود یلا او زارا محمد لگروپی نه محمد اوینی لکت اوینی تیا شاید مانده فلانی اوینی لکت دو جنگی کپیسه چونکه؟ دو کلی سیاره دبیت اوی پیزبونی جنگا؟ کادا بابی خیلی شوینی پیزبونی جنگا آفرین اگر اما بیتو داره کام بترین آگامان لا سوزای کارمان بیده بیت هوی پیزبونی آخایم بونیجی آفرین بی خشوینی لوی اما بتوانی لجنگی خام لجنگی پیز دو بار سبلاکان بکار بینینا اویان تیا اویان آفرین اویان وقت استعمال سبلانی کیتمان لوی بتوانی دو بار سوده بین او کل بلانه هیوانه درست کنوا توانی کان سبلا کانال بگیرین؟ اویان استیا اولا بلاس سفریا توانی زمان درست کنی؟ توانی درست کنوانیا اوشیان با ماشوا کاتا دتوانی لدوباره بکارینانه وی کاغذ یا دوباره بکارینانه کل بلانه توان درست کن؟ او تابلوی حکمان لیرانه تابلوی چطورا؟ دەتوانین سوودیان لێ وەرگرین بە دووبارە ڕوونکردنەوەی مادەکان کە لە درەختەکانەیە تابلۆی جوانی لێ دروستکەین کەواتە دووبارە بەکارهێنانەوەی کەلوپەلەکانە لەساگرین دەتوانین دیمەنێکی جوانتر بە وڵاتی خۆمان بەخشین وایە؟ ئێستا ئەمە با بزانین چ زیرەکە ئەو کەلوپەلانەی نیەتمان زیاد دەکات بۆ لەبوومان با ببینین ئەو کەلوپەلانە دادەنێن بابەتی دیکەمانەیە با بزانین مادین بابەتی دووەممان لە بۆ کامی دەگونجێتێ ئافەرین دووبارە سەڵات بکەین ئێستا بزانین دوین یەک لە بابەت دوین بابەتەکەمان بشانە بزان چێ پلاستیکی دوین ئەوە لە بۆ کامیان دەبێت لە بۆ پلاستیکی یان لە بۆ پەیپەر یان لە بۆ برێ پەیپەر ئافەرین نەسخۆت تامیان لە بابەتی ژینگە پلاستەر بۆمانەیە خۆشویست چه پێمان دەڵێ با هەڵیان بستێنین یارە وەرە یارە ئەمە دەبی کامە ژینگەمان خۆش بێتن
دیخێنە کامە ژینگە ژینگەی خاوێنیان ژینگەی پاک ئافرین یارە پێکەوە ڕگۆمان بخا ژینگەی پاک چەپڵەک لۆ یارە چی ناوەرە سانە ئەو ئێوەیان لە بۆ وەرە کامە زەوی نەخۆشە پێویستی بە چارەسەرا ئەی ئافرین دەست خۆش چەپڵەک شقایەوە خۆشە ڕاگەدەی ژینگەمان پێویست دەبێت چارەسەری بکەین ئەوەی گوڵەکان لێ نەکەینەوە گوڵەکان ئاو بدەین پارێزگاری لە سەوزایەکان پێ جوڵەکان بخەینە شوێنی خوا بۆ زۆرە دەتوانن ژینگەی خۆمان پاک بکەینە بیکەینە ژینگەیەکی تەندروست هەمووان هاوکاریەک کردم لە پێناو ژینگەی خاوێن و ئارام لە کاتی گەشتی سەیراندا پاشماوەکان فرێنادەنە شوێنی گشتیەکان سەرچاوەکانی ئاو پێویستە درەختەکان پارێزن چکە بەرهەمی جوان بەست بە کۆمەلگەکەم دەبەخشێت دەستان